بەمانگی ڕەمەزانە خێرەمان نییە بۆ خوا توانم نییە مەگەر لە مزگەوتان لە سەجادی بخەون کەسان هەموو ڕۆژێ هەیژینایی ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی ژێوی بوون بەچی ئەژین تۆڵی من لە ڕۆژەکە 10,000 15,000 ئەمە نەم دەست بەخوا ئەوەی ڕەزیلیەکەم بەخوا ئەگە خێرە من نەیەوە دەنگمەوە بەو خوایی کە نوێژی بۆ ئەکرێ بەمانگی ڕەمەزانە خێرەمان نییە بۆ خوا توانم نییە مەگەر لە مزگەوتان لە سەجادی بخەون تەمەنێت چەندە؟ وەڵای مواردی 76 ئاڕەوە باشە پێشتر ئیشی چی دەکەی ئێستا کام ئیشە ئەەکەی ماتۆڕم پێ بناڵم کاگارەت بۆی کڕیم بڵێ پێش ئەوە عەرەبانم پێ بە عەرەبانەکە برادەری لی کوتی پارەکە دێمە ئەچمە ناوبازار پارەکە دێمە ئەو ڕۆژ ڕۆژ ئێستا چەند نەمبینیوەتەوە نەمبینیوەتەوە بۆنمونە باشە بەم شەوە ئیش ئەەکەی ئەی بە ڕۆژ چۆن ئیش ناکەی وەڵا ڕۆژ ئەی ڕەمەزان نییە بە ڕۆژ وەبی ئەخوا قوڵی کە واجبی کەسەر شان ئارە وەڵا تاکەی لە دەرەوابی وەڵی وە ئێستا پارەی برادێکم ناشەی وا سەعات 1:02 ئەڕۆمە لە ترسی سەحەب قەرز بەخوا 3 ساڵە نەوتی بۆیە ناوم پارەم نەیاوەتێ